بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، گەیشتینە فەرموودەی دوازدەمین لە فەرموودەکانی ئەربعین نەوەویە، ئەوەی بڵێن ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبی، کە ئەو فەرموودە گرنگانەی پێشتر و ئەوەی ئەمڕ و ئەوەی داهاتووش، یعنی گرنگترین فەرموودەن لە فەرموودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. ئەم فەرموودەی دوازدە کە فەرموودەی ئەبوو هورەیرەیە ڕەزامەندی خوای لەسەر بی. طبعاً ئێمە ئەبوو هورەیرە پێشتر باسمان کرد، یعنی لەسەر ژیاننامەی کەمێک بە کورتی، بۆیە ئێمە دووبارە ناکەینەوە. فەرموودەکە کە فەرموودەیەکی بڵێن حەسەنە، مەقبولە، ئیمامی ترمذی ڕیوایەتی کردووە، ئیمامی ابن ماجە ڕیوایەتی کردووە، و زانایان بە بڵێن مەقبولی و بە حەسەنی حکمیان بەسەرداوە، کە حەدیسەکەش بە هەمان شێوەی حەدیسەکانی پێشووتر حەدیسێکی زۆر بەلیغە، یعنی زۆر بەهێزە و عیبارەت و لەفزەکانی کەمن، داڕێژنەکەی کورتە بەڵام پڕ معنایە حەقیقەت. ئەویش کە دەجێرتەوە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی دەفەرمێت من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. بەڵێ، من حسن إسلام المرء تركه ما لا يعني. پێش ئەوەی بینە سەر حەدیسەکە و قسەی زانایان و بڵێن لەسەر فەرموودەکە، بابزانین زانایان ئەم فەرموودەیە چۆن وەصفیان کردووە. یەک لەوانە ئەبن ڕەجەبی حەنبەلی ڕەحمەتی خوای لێبی کە خوشی شەرحی بڵێن ئەربعین نەوەویەی کردووە، کە وەکو پێشتر باسمان کرد 8 حەدیسی ئیضافە کردووە، کە کردیتە 50 حەدیس و شەرحی کردووە لە جامع العلوم والحکم. دەفەرمێت چی؟ دەفەرمێت هذا الحديث أصل من أصول الأدب. دەفەرمێت ئەو فەرموودەیە بنچینەیەکە لە بنچینەکانی ئەدەب، ئاداب. باشە، ئەمە دوای دێن، یعنی کە معنایەکەش زیاتر شەرحەکەین بوومان دەرەکەوی. ئیمامی حەمزە الكناني دەفەرمێت هذا الحديث ثلث الإسلام. سبحان الله. دەفەرمێت ئەم فەرموودەیە یەک لە سەسەی ئیسلام دەگرتەوە، یعنی شمولی یەک لە سەسەی ئیسلامەکە ئەم فەرموودەیە. بەڵام ابن حەجەری هەیتەمی رحمة خوای لێبی دەفەرمێت چی؟ دەفەرمێت هذا الحديث ربع الإسلام على ما قاله أبو داود، وأقول بل هو نصف الإسلام، بل أقول هو الإسلام كله. سبحان الله. ابن حجر هەیتەمی دەفەرمێت ئەم حەدیسە هەندێک لە زانایان وەصفیان کردووە کە یەک لەسەر چواری ئیسلامە، یعنی ئیسلام بکە بە 4 بەش، یەک لەسەر 4 ئیسلام ئەم حەدیسە دەگرتەوە. بەڵام ابن حەجەر هەیتەمی دەفەرمێت من دەڵێم ناوەڵا نیوەی ئیسلام دەگرتەوە، بەلکو لەوەش زیاتر لە هەندێک بوارەوە کە بە شێوازێک هەموو ئیسلام دەگرتەوە. باشە، ابن عەبدولبەڕ ڕەحمەتی خوای لێبی کە وەصفی ئەم حەدیثە دەکات، دەفەرمێت كلامه هذا صلى الله عليه وسلم من الكلام الجامع للمعاني الكثيرة الجليلة في الألفاظ القليلة، وهو ما لم يقله أحد قبله والله أعلم. دەفەرمێت ئەم فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بی یەکێکە لەو فەرموودانەی کە بە عیبارەتێکی زۆر کورت، بە داڕێژنەکی زۆر مجمل، زۆر کەم، زۆر کورت، بەڵام پڕ واتا و پڕ معنا و پڕ دەرس و پند و عیبرە و سوود و فەوائید، کە دەفەرمێت ئەم فەرموودەیە، ئەم قسەیە بەو شێوازە کەس نەیگوتووە پێش پێغەمبەر درودی خوای لەسەر بی. هەروەها ئیمامی صەنعانی دەفەرمێت إن هذا الحديث من جوامع الكلم النبوية يعم الأقوال ويعم الأفعال. دەفەرمێت ئەم فەرموودەیەکە کە لەو فەرموودانەی کە لە جەوامع الکەلیمە، کە لەو حەدیسانەیە کە کورت و بەلیغ و بەهێز و پڕمەعنان، کە پەیوەندی بە قەول ئەقوالەوە هەیە، بە قسەکانەوە هەیە، و پەیوەندی بە کردەوەکانیشەوە هەیە، پەیوەندی بە ئەفعالیش هەیە. ئەوجا شێخ عەبدوڕەحمان السەعدی
دفرميت إن من لم يترك ما لا يعنيه فإنه مسيء في إسلامه. دفرميت أو كسي كواز لوشتانا نهيني كبيوندي بوانية ما لا يعني تركي أوشتانا نكا كعلاقي بونية يعني كواتشدك تدخلك أو يسيء في إسلامه فإنه مسيء في إسلامه. أما خلل لناو دين كيدا خلل لإيمان ولا دين ولا عقيدة ولا بيرو بروا كيدا هي. وهروها ابن القيم رحمة إخوائي لبي لا وصف أم حديثة دفرميتشي وقد جمع النبي صلى الله عليه وسلم الورع كله في كلمة واحدة فقال من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. باشا دفرميت بيغمبر إخوة درود إخوائي للسربين ورعوا زهد هاموي كو كردوا ليك وتا ليك حديث أويش أم حديثية من حسن إسلام المرء تركه ما لا يعني فهذا يعم الترك لما لا يعني من الكلام والنظر والاستماع والبطش والمشي والفكر وسائر الحركات الظاهرة والباطنة فهذه كلمة شافية في الورع. ده فرميت أم فرمودية پەیوەندی بە هەموو شتەوە هەیە پەیوەندی بە قسەکردنەوە هەیە پەیوەندی بە تەماشاکردنەوە هەیە پەیوەندی بە بیستنەوە هەیە پەیوەندی بە کردەوە و بەدەست و بە وشاندنەوە هەیە پەیوەندی بە ڕوویشتنەوە هەیە پەیوەندی بە بیر و فکر و هوش و عەقلەوە هەیە بەلکو پەیوەندی بە هەموو حەرەکاتی ئینسانەوە هەیە چی ئەوەی کە ظاهرە چی ئەوەی کە باتنە دیار نییە بۆیە دەڵێ ئەمە وشەیەکی زۆر شافية گشتگیرە يعني بو پێناسەی ورع أما أم حديثة دتواني بيكي بپێناسەی ورع. إمامي أبو داود رحمة إخوائي لبي دفرميت كباسي 4 حديثة كيك لو حديثانا كأم حديثة دفرميت تكفي الإنسان لدينه. دفرميت شي طبعا 4 حديثك بس حديث إنما الأعمال بالنيات طبعا هر 4 لو 40 نووية دا هاتوها كإمام أبو داود دفرميت أم 4 حديثة كفايته هر كسك هر مسلمانك هر إيمان دارك أم 4 حديثة جيبك تواو مسلمانك حقيقية. دفرميت إنما الأعمال بالنيات و لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه فرمودكي دهاتو معنا إن شاء الله وفرمودي الحلال بين والحرام بين كبيشتر خويدمان وأم فرمودي من حسن إسلام المرء تركه ما لا يعني. بويا آخر وتي إمامي معافري أندلسي بشعر فرمويتي أوش باسي 4 حديث مان بودكا باسي أم 4 حديثة مان بودكا ده فرميتي عمدة الدين عندنا كلمات 4 من كلام خير البرية اتق الشبهات وازهد ودع يعني ما بس تبيعوا حديثكي رابردو قتمان دع ما يريبك إلى ما لا يريبك اتق الشبهات وازهد ودع ليس يعينك يعني أم حديثي تركه ما لا يعني واعلمن بنية يعني حديث إنما الأعمال بالنيات كواتا أم بينج بلن أم 4 حديثة همو دين هر کەسێک بێوێت دین ئەنجام بدە جێبەجێ با ئەم 4 حدیثە جێبەجێ بکە و ئەو مسلمانێکی حەقیقیە. بەڕێزان حدیثەکە باسی ئەومان بوو دەکە کە دەفەرمێت من حسن ئیسلام المرء. بۆیە لێرە زانایان دەفەرمون لێرە مەبەستی پێ ئەوە نییە کە ئەو کەسە لە ئیسلام دەرەچی نە فەرمووی من حسن ئیسلام المرء حسن ئیسلام المرء. طبعا إسلام وكل حديث كان بيشتر خوين مان كبريتية لشعائر تعبدي لفظ شهادة وأنجام دان النويج زكاة وروجي وحج يعني شعائر تعبدي وإلى آخره بلام أوانا تواوكري دينك تواوكري إسلامك دينك بي جوانترك شخصك وكسك كساتيك بي بهسترك من حسن إسلام المرء تركه ما لا يعني. أم حديث برزان دو أومان هي دو معنايك لمنطوقي حديثك ورجيراوة معنايك لمفهوم حديثك ورجيراوة.
منطوق أويك لحديثك هاتوا تركه ما لا يعنيه. أما منطوقة مفهوم حديثك أدي باشا من كاتي كمن تدخل نكم لو شتاني كبيوندي بمنا ونية كقسيتي دانا كم أدي تشبكم خم مشغولي تشبكم كواتا وكدالين مثلا أو كسيك دائما دقري بشوين كمكرتي خلق ها أما أجا بيتو خوي مشغول كد بكمكرتي خوي أجر بيتو خوي مشغول ك بو أركو واجباتاني لسر خوي ها أصلا مجالي أوي نابيني مجالي أوي نابي كبتشي عيب لخلق بدوستوا كبتشي قسبة خلق بليو كبتشي ها تتبعي أحوالي خلق بكا لبرا أو كسا خوي سرقال كردوا بدينداري حقيقي خوي سرقال كردوا بويك خوي چون بهشت بنصيب خوي بكا خوي چون لجهنم لدوزخ رزقار ببي أو همي أويا بوي مثلا أو مجالي أوينية بيت قسلو بكا وقسلو يديبكا وبزاني أو تشبو أو تشي كردو أو تشي قوتو أو تشبو يعني أو شتانيك بيوانديك الراستو خوب بوك سوانية أو تدخلناك لبرشي لبروا تشكوكو قوتم أو مشغول زورشتي قورة ترو قرن ترو ها باشترة لو خوي لو قيامتي خوي وهي برزان أما وكو قوتم منطوقي حديثك باسي تشدك من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه أو شتاني كبيواندي بتوانية يترحرشتك بإستدين خو بيواندي با خو بس قسا كردن وبس كردو لا همشتك دقرتو أويك علاقي بتوانية قسيت دا مكة ما برسا خود مشغولي أو مكة خود مشغولي اشتك بك كسودي بوتوي هيا هر اشتك سودي بوتوي نية بو دنياي تو بو قيامتي تو سري خود بميشينا قسيت دا مكة فضولي مبا بوي أما بيوندي باباتي فضولية وهيا كاستدين بيناسي فضولي جدكين بوي تنانت مثلا بون مناقصة كردن بسيار كردن يعني دجيرنوا دلين يكك كومالا بسياري نويسيبو بويك لزانيان زياد بن عبد الرحمن اللخمي الأندلسي طبعا عبد الملك بن حبيب أم قسيدة جيرتوا دا فرميت كومالا حتى سار كردو ملوك كومالا بسياري نويسيبو أو عالم بوا بسياري بو نويسيبو وبواني بوي ناردبو أو عالم شاتو هر بسيارك منطقية بسيارك جي خويتي بسيارك بيويستا ولا ميدابوا ليك لبسياركان تشبي باشا نسراوة هر زحمن نبي يا شيخ يا إمام بيمان بلي كفتي الميزان روج قيامت كخواي قورا أو ميزاني كخواي قورا كردوي إنسان ميزانك لا كردوي باش لجلايك ميزان أو ميزاني هم اندزاني كردوي باش وكردوي خراب بزاين شهان زياترة بسيارك أوي دالي أمن ذهب أم من فضة دالي أو ميزانة لزير دروس كراوة يا لزيو دروس كراوة طبعا أنا وجدت لولامي أوي لولامكي دالي من حسن إسلام المرء تركه ما لا يعني أو ولامي دالي أو ولامي أو بسيارية يعني باشا تو تشيشت بهوي لزير بي لزيو بتجارك برو أو كردوانا أنجامي بدا تو برو خيرو شاكا كانت زياد كاكور إن شاء الله لا تنك دبي لا برد دبي لا دار دبي شي منها شي توا شي علاقة يعني أم بسيارة جا طبعا بريزان أتو قياس كما أما لكتب ولا زانهان باسيان كله يعني روجانا أنواع وأشكال بسياري وبمعنى دبيستي بسيار ذكري كلوانيا خوشي نازاني البوشي أو بسيارة يكردوا آخر كاكا أم بسيار يعني تنانت بسيار كردن أصولي خوي هي ضابطي خوي هي يعني همو بسيارك أوينية كاتو بكي أما لا حديثة كاني رابردوش يعني باسي أو ما انكر بوي مثل أولى ولامي دا دلي من حسن إسلام المرء تركه ما لا يعني أما بسيارنية دكي باشا بوي يكلو شتانا كبيواندية كي زور بهيس زور راستا وخو با بو حديثة وهي أويش چيا أويش باراستني تايبەتمەندیەکانی خەڵکی تر کاکە هەر کەسێک خصوصیاتی خۆی هەیە
يعني کاتی کە تۆ دەچی هەموو قسەیەک دەکەی هەموو پرسیارێک دەکەی دەتەوێت هەموو وەڵامێک بزانی دەتەوێت هەموو شتێک ئاگادار بی آخر ئەمە تەدەخولکردنی خصوصیات و تایبەتمەندی خەلکێترە و کەسایەتی و باشە ئەوانە هەر کەسێک تایبەتمەندی خصوصیاتی خۆی هەیە چۆن تو خۆت پێت خۆش نییە هەموو خەڵک هەموو شتێک لە تو بزانی ئەوهاش بزانە خەلکیش پێخۆش نییە تو هەموو شتێک بزانی لە دەرحەق ئەوکە یعنی چۆن تو خۆت کاتی کە خەلک ڕوژانە پرسیاری سەیر و سەمەرە لێ دەکەن مەسەن دەیانەوێت لە زانیاری وەربگرن لەسەر خۆت لەسەر ماڵ و منداڵت لەسەر با بڵێن ماڵ و سەروەت و سامانت لەسەر هەر لەسەر وەزیفەت بوو نمونە یعنی کاتی چۆن تو خۆت پێت خۆش نییە ئایا هەموو پرسیارێک وەڵام دەدەیەوە ئایا لە هەموو پرسیارێک پێت ئاساییە ناوەڵڵا بۆیە بە هەمان کە تو خۆتیش بزانە ئەو خەڵکە تایبەتمەندی خۆی هەیە خصوصیاتی خۆی هەیە ئاخر باشە هەرێ فلان کەس هەرێ تو چی ئیش دەکەی ئەگەر پەیوەندی بە تۆ نەبی پێویست ناکە بپرسی چی ئیش دەکەی هەر ئیشێک بکە بیکە نەیکە ئیش بکە ئیش نەکە چ عیلاقەی بە تۆ هەیە یان مەسەلەن هەرێ زەحمە نەبی تو ئیشەکەی تو چەند داهاتەکەی تو چەندە ڕاتبت چەندە چەند وەرەگری ها باشە ئەمە تایبەتمەندی خەڵکە ئەمە خصوصیاتە باشە هەرێک کێوە دەچی ڕاستە خۆ ڕێ لە خەڵک بگری و وەرە بوو کێوە دەچی چ دەکەی هەرێ فلان کەس ژنی ناوە چەند ژنی هەیە چەند منداڵی هەیە ها چەند سەروەت و سامانی چەند سیارەی هەیە چەند با بڵێن عەردی هەیە ها و هەتا دوایێ بەڕێزان ئەمانە هەموو ڕۆژانە ئەمە دەزانین بەڕاستی یعنی پرسیاری جوورا و جوور دەکرێ یعنی ئەمانە هەمووی فزوولە یعنی ئینسان نابی ئینسان کەسێکی فزوولی بی نابی ئینسان کەسێکی فزوولی بی بۆیە لێرە وەکو زانایان فەرموویانە فزوول چییە کە پێناسەی فزوولیان کردووە فەرموویانە ما زاد عن الحاجة من هذه الأشياء يعني کۆمەڵە شت ئێستا باسی ئەو شتانەش دەکەین دەفەرمێت فمن ترك هذه سلم له دينه وقلبه ها ومن لم يحفظها لم يسلم له قلبه ولا جوارحه دەفەرمێت کۆمەڵە شت هەیە فضول کردن تفضل يعني تدخل ها لەو شتانە ئینسان بەپێی پێویست نابی زیادە ڕەوی بکە هەر کاتێک زیادە ڕەوی کرد ئەمە بوو بە کەسێکی فضولی دەڵێ فضول بوو نمونە لە کەلام قسەکردن یعنی بەڕێزان هەموو قسەیەک نابی بگوترێ هەموو قسەیەک نابی بکرێ هەموو قسەیەک نابی بۆ هەموو کەس بگوترێ لە هەر جەیەک لە هەر مەجلیسێک زاوابت و ئوسوڵی خۆی هەیە و قسەکردن کە زیادە ڕەوی تێدا کرا دەبیتە فضول بەڵێ خۆ ئەمر بە چاکە نەهی لە خراپە زۆر جار بە قسە دەکرێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة إنسان أركي سرشانيتي كبلغوا عني ولو آية كآموشغاري خلق بك كخلق بآقابي انتوا كنصيحتي خلق بك كدين رونكة ولا بو خلق بانقوازي آين بك وهتا دوائي أمانة هموي بقساء بزمان أو برناماني استيما قسي تيدا دكين أما قسي خوا وقسي پیغمبر قسي زانايان أما بيويستا بەڵام کاتی کە زیادە ڕەوی تێدا دەکرێت تەنانەت لە قسەی حەقیش ئوسوڵی خۆی هەیە زاوبەتی خۆی نابی زیادە ڕەوی تێدا بکرێ ئەو وەختی دەبیتە فضول کەواتە ما زاد عن الحاجة ئەمە چی ئەمە فضولە ئێستا گوتمان قسە کەلام نەظەر تەنانەت تەماشاکردن یعنی بەقەدەر پێویست یعنی مەسەلەن بۆ نمونە دەچیە دوکانێک دەتەوێت شتێک بکڕی بەقەدەر پێویست مەسەلەن تو حەقی خۆتە ئەو شتە سەلاجەیەکە بوو نمونە مجەمیدەیەکە شتەکە مەسەلەن دەچی دەکڕی حەقی خۆتە بە جوانی بە وردی تەماشا بکەیت تەماشای کەتەلۆکەکەی بکەیت کۆمەڵە پرسیاری ئەمە لەبەرەوە تو دەتەوێت بکڕی و پارەی پێ بدەی و بۆ ئەوەی کە شتێکی باش بکڕی حەقی خۆتە بەڵام کە لە حدودی خۆی تێپەڕ مەسەلەن ڕۆژانە 10 جار بچی سەردانی ئەو دوکانە بکەیت ها سلام علیکم ئەوە دوونێ و پێرە و پێش هەفتەیەک چووی و
هاتووە ئەو بیدایەت فەقیری هاتووە و هەموو شتی لۆی ڕوون کردەوە هەموو پرسیارەکانت و وەڵام دایتەوە هەموو شتت زانیوە لەوە زیاتر هیچ شتێ نوێ نییە یعنی تۆ ڕۆژانە کردە بەرنامە ڕۆژێک دادێت دەرت دەکات کەواتە ئەمە فضوولە ئەمە تەفەضوڵە ئەمە تەدەخولە ئەمە زیادەڕەویە لەوە فضول السەماع بیستن يعني شت بیستنیش سنووری خۆی هەیە طبعا ئەولا ئینسان چ ببیستی يعني جێلە چ ڕابگری ئەمانەش ئوسوڵی خۆی هەیە ها حتما دەبی جێ لەو شتانە ڕابگری کە لە سنووری شەرعدا و کە حەلالە و کە حەرام نییە و بەڵام حتى ئەگەر حەلال بی بۆیە بەڕێزان تەنانەت لە مباحات يعني ئینسانی خواترس متقی ئەوەی کە ترسی خوای لە دڵیدا ئەوەی کە ترسی قیامەتی يعني ئەوەی کە بڵێن پەروشە بۆ ئەوەی کە خوای گەورە لێ خۆش بی لێ ڕازی بی واللهی حتى لە مباحات لە شتی حەلال يعني زیادەڕەوی تێدا ناکە چونکە دەبیتە فضول وەکو باسمان کرد لە پێناسە دەبیتە فضول ئیتر يعني نزیک دەبیتەوە لە چی لە حەرام بۆیە وەکو گوتمان پێشتر وەرع ئەوەیە کە ئینسان خۆ نەک لە شتی حەرام بپارێزی بەلکو لە شتی شوبهە وە لە شتی مباحیش کە ئەگەر زیادەڕەوی تێدا کرد نزیک دەبیتەوە لە بۆچی دەبیتە دەرگایەک بۆ ئەوەی کە نزیک ببیتەوە لە حەرام يعني مثلا بەڕێزان بۆ نمونە سوعبەت و قسێ خۆش و پێکەنین و خۆ ئەمە طبعا ئەگەر لە سنووری شەرعدا ئەگەر دروی تێدا نەبی ئەگەر مثلا لو خۆشی بی ئاساییە بالعکس ئینسانی مسلمان خۆ نابێ ئینسانی مسلمان بە حیاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێکەنیوە چەند جار چەند فرمودەمان هەیە کە دەفەرمێت فضحك النبي صلى الله عليه وسلم حتى بدت نواجذه يعني ولو هەموو بڵێن سەحابەکان دەجێنەوە دەفەرمون پێکەینەکەی زیاتر زەردەخەنە بووە تەبەسوم بووە بەڵام مەبەستم دروستە بەڵام باشە ئەگەر ئەمە مباحە ئەگەر لە طبعا گونەحی تێدا نەبی دروی تێدا نەبی ئەمە مباحە بەڵام ئەدی ئەگەر زیادەڕەوی تێدا کرا ئەدی ئەگەر مەجلسەکانی ئەو کەسە 180 لە مەجلسەکانی هەمووی بریتیە لە قسەی سوعبەت و فشقیات و پێکەنین و ها يعني ئەمە لە سنجینی ئەو کەسە کەم دەبیتەوە یان نە مروءەت و شەهامەت و کەساتی ئەم کەسە لە کەدارە بی خەڵک زۆر يعني قیمەتی دانانێ بۆ لەبەرەوە ئەمە زیادەڕەوی تێدا کرا باشە ئەگەر لە حەلال ئەدی ئەگەر لە حەرام و لە شوبهە و لە ئەمە طبعا حتما لەوە زیاتر بۆیە بەڕێزان گوتمان فضولی تەنانەت نووسن يعني نووسن خۆ نووسن حەرام نییە بەڵام کە زیادەڕەوی تێدا کرا کە زیاد لە حەد دەبیتە فضول بۆیە لێرە يعني ابن قيم رحمتي خوای لێبی قسەیەکی جوانی هەیە کە دەفەرمی چی دەفەرمێت ترك فضول النظر والكلام والاستماع والمخالطة زانە تێکەلی مثلا قەیچیەکە ئینسان ئەسڵەن ئینسان ئەوها دروست کراوە کە طبعی کۆمەڵایەتیە ئینسان بە تەنیا ناژی ئینسان حەزی لێ دائیمەن تێکەل بی لەناو خەڵک بی بەڵام ئەم تێکەلیەش سنووری خۆی هەیە یعنی سە تۆ بۆ نمونە ڕوژانە سەردانی برادەرێک خزمەک هەر کەسێک يعني تو نجارك ندو جار أما نابي سنوري بزين آخر يعني تقبلنا تو خود بيت خوش نية كسك روجانا بيت إزعاجت بك بيت سردان بك كواتما فضولة ويفرمي والمخالطة والأكل والنوم بزانا خواردني حلال خوارنوي حلال شي إشكالي تدانية بلام خواهي قورد فرمي شي كلوا واشربوا ولا تسرفوا إيه إسراف زيادة روية فضولة بخوة بلام إسراف مكة لا والأكل والنوم تنانت لنوستن أو ندبن وبويك إسراحتك بلام دو بقدر خلق بنوي يعني لبسو 4 ساعات بابلين 6 ساعات بخبر بي يعني أما فضولة بويدا فرميت فإن هذه الفضول تستحيل آلاما وغموما والله أم زيادة رويانا لو اشتانا أو كسا دائما كسكي غنبار وكسكي قلق وهموما في القلب يعني دائما دلي عاجزة باشا بويا برزان بسيار لا لقمان الحكيم بسيار لي ذكر دلين باشا أتو شي وايلي كردي جيشتي أمبلا برزي كخود تو مجرد شوان بوي يعني شواني مرو مالات تبوى شوان بوي
يعني حتى عندك دلين پیغمبر بووە يعني چی وای لێ کردی بگێ ئەم لەو مەقامە و پێگەیە فەرمووی چی فەرمووی صدق الحديث وطول السكوت عما لا يعنيني سبحان الله يعني باس کرد فەرمووی ئەم دوو شتە وای لێ کردم کە خوای گەورە ئەوها پلە و پێگە و مەقامم بەرز کەتەوە فەرمووی چی فەرمووی ڕازگویی لە قسەکردن بحياتم دروم نەکردێ وطول السكوت عما لا يعنيني ودائما من بێدەنگم لەو شتانەی کە پەیوەست بە منەوە نییە پەیوەندی بە منەوە نییە قسەی تێدا ناکەم تەدەخڵی ناکەم تایبەتمەندی خەڵک نابەزینم باشە کە بڵێن و هەروەها فرمودەیەکی صحیحمانەیە کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە کە پێغەمبەری خوا درود خوای لەسەر دەفەرمێت چی ئەبو هورەیرە دەجێرتەوە دەفەرمێت إذا حسن أحدكم إسلامه هي لێرە لە حەدیسەکەی خۆمان گوتمان من حسن إسلام المرء ها فەرمووی چی من حسن إسلام المرء تركه ما لا يعني هەر کەسێک ئەگە بێوێت ئیسلامەکەی کامل بی تەواو بی وەکو گوتمان یعنی معنەوە ئەوە نییە ئەو کەسەی تەدەخل لە هەموو شتێک دەکە ئەمە پێ کافرە بی کەس وای نەگوتووە معنەوە ئەوە نییە ئەمە لە بازنەی ئیسلام دەرەچی نە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فرمودەی فەرمووی من حسن إسلام المرء يعني ئەو کەسەی کە بێوێت دینداریەکەی جوان بی ڕێک بی ئیسلامەکەی کامل بی باش بی چاک بی بە ئەو تەدەخل نەکە لەو شتانێک کە پەیوەندی بەوە نییە فرمودەکەی ئەبوو هورەیرە لە بوخاری مسلم فەرمووی چی إذا حسن أحدكم إسلامه هەر کاتێک کەسێک ئیسلامەکەی کامل بوو جوان بوو ڕێک بوو فكل حسنة يعملها تكتب له بعشر أمثالها إلى 700 ضعف وكل سيئة يعملها تكتب له بمثلها فرمووی هەر کەسێک کە ئیسلامەکەی کامل بوو جوان بوو ڕێک بوو واللهی هەر چاکەیەک ئەنجام دەدا بەدە چاکەیە و زەربی کە هەتا 700 چاکە 700 جار خێر و ئەجر و پاداشتی بووی دەنووسێ هەموو کارە باش و چاکەکانی خۆی ئەگەر گونەحێکیشی ئەنجامدا تاوانە تەنیا یەک تاوان بۆی دەنووسێ بۆی بەڕێزان وەکو گوتمان ئەمە منطوقی حەدیسەکە مەفهومەکە ئەوەیە یعنی ئەو کەسە بەخۆی مەشغول کە بە شتی گەورە شتی گرنگ یعنی چی داوا لە یعنی سبحان الله جار وهەیە دەبینی بەخوا نەفەر هاتوچووی مزگەوتەکە 5 فەرزە لە مزگەوتە 5 فەرزە لە مزگەوتە نوێژی جەماعەت لێ نافەوتێ بەڵام دێتە مزگەوت سبحان الله هەر سەلامی داوە بەس مراقبی خەڵکەکە بزانە ئەوە چی کرد ئەوە چۆن نوێژی کرد ئەوە چۆن ڕکوعی کرد ئەمە چۆن سەلامی داوە ئەمە چی گوت ئەمە کێوە چوو ئەمە درەنگ هات ئەمە وابوو یعنی تەدەخلەکە دێت توبوات کرد تبووە طبعا ئەگەر مەبەستی پێ ئامۆژگاری بێ غەڵەتە کرابی قەیناکە لە ئەوەی خۆی بە ئەدەب و بە ئەسلوب و بەڵام یعنی تۆ حەقت چییە بە خەڵک تۆ هاتی دینداریە خود بکە ها مشغولی خود بە والله مشغولی خود بی مشغولی خەڵک نابی مەجالی ئەوە نابی مشغولی خەڵک بی یان ئەوەی بەس باسی عیب و کەم و کورتی خەڵک يعني بس كم وكرتي وعيب خلق لسه زاري ولسه زماني باشا تو هيج كم وكرتي وعيب خود نايتا بيش تشاود والله يركسك اگر تماشي عيب وكم وكرتي خوي بك بخوا مجالي اوي نابك ها بقري بزاني خلق شدك او شناك او تدخلك او ها بلين عيب وكم وكرتي خلق بجميري بوي يكلا قورة زاهدان الربيع بن خثيم كاتك بسياري ليدكن يكك بسياري ليدكن دلي ما نراك تعيب أحدا يا إمام يا شيخ باشا روجك لرجال نمان ديتيا رخنا لكسك بقري عيب لكسك بقري روجك لرجال نمان ديتيا فرموي شي فرموي ما أنا عن نفسي براض فأتفرغ من ذمها إلى ذم الناس بو من لخم رازيمة حتى من بين بظانم خلق لخلق رازيمة يا رازينة بو من لخم رازيمة بو من هيش عيبو كم كرتي منية تا بهم مشغولي عيبو كم كرتي خلق بهم باشا بوي وكو شاعر دفرمي لنفسي أبكي لست أبكي لغيرها لنفسي في نفسي عن الناس شاغل دفرميت من لبو خم دا قريم ها من لبو كسي تر ناقريم والله
نفسي من وايلة من كردوة كمن مشغولي خون بم مشغولي خلكي ترو مشغولي كسي ترنبم. بوي ابن القيم رحمة خوايلة بلا كتابي قيم مدارج السالكين كباسي عبادة الجوارح دكا بريزان جوارح چيا اندام كان لشي إنسان دفرميت هر اندامك لأندام كان لشي إنسان نوع عبادتك هي ها بيستن بينين قساكردن رويشتن ها همو طبعا دا عبادات باسكا همو هريكي بنداتي وعبادتي خوي هي طبعا اوي كبيوي بابقري توا سري او جا براستي بوي دركوي كا او شانت بلين كم ترخمة و شانت مقصرة بوي برزان شانت قسيك لا بلين قسي زانايان او كاتيك ماوا يعني بو بزاني براستي اوان شون بون اوان شون هرسو كوتي عندكيرت اوان شون مشغول اخوان بون اقال ها كمو كرتيو او يخلك يان نبوة امام حسن بصري رحمة اخواي لبي دفرميت شي يكلق سكان دفرميت علامة إعراض الله تعالى عن العبد أن يجعل شغله فيما لا يعنيه دفرميت نشاني أما يكك لنشانة كان أويك خواي قورا أجر بشت لكسك بكا خواي قورا أجر لكسك رازي نبي بشتي تيبكا ها نشانكي أويك مشغول بك بويك بس خريكي خلقه بس تدخل له إيشي خلقه قسا كردن له أحوال خلقه لصفات خلقه يعني أقايل أخوي نماوة أقايل أخوي نماوة بس مراقبة خلقك خلق شون دجي خلق شدك خلق شناك ها بشوين عثرات وهفوات وأخطاء ها كمكرتي خلق دقري بوي فرموي شي فرموي والله أمن نشاني بشتي كردني خواي قوري بريزان إنسان قبيوي خواي قوري بشتي لتينك خواي قوري لقلبي خواي قوري بهاناي بي خواي قوري سركوتوي بك ها توفيقي بدا هدايتي بدا دبي إنسان شبكة دبي إنسان وازلا لخلق بيني تدخل يعني شتك بيوندي بإنسان ونبي تدخلنك باشا بوي وكو فرموانا من سأل عما لا يعني سمع ما لا يرضيه فعلا راسته أو كسيك دائما قسلا تدخلك وقسلا اشتي خلقك حتما دبي قساج ببيستي دبيك ولامي وببيستي كبي خوش نبي كبي رازي نبي حتما وكو باس ماكر يعني تو بتشي تدخل ورد اشتي وردي خلق بكي ورأتو لمالي خود ها شدكي شناكي كي دنوي كي هردستي ها لمالا و چل من دارت من دارت كانت ناويان شيء بونمونا كيش بيوندي بتوونيا بيت تدخل چن غرفة لمالي تو دهيا ها يعني تفاصيلي جياني خلق تو بتشي تدخل بكي إيه والله روجك لروجانيش قسي زور رق دبيستي والله مي زور تنت بود ديتوا ها اگر طبعا توشي يعني تنانت مثلا شكاية كردنو ليدانو سجنو تنانت يعني كشتنش نبي لبروا يعني كابرا بخوي بدست خوي توشي او همو جناحو تاوانا دكا وتوشي او دكا براستي زورشتي لخلكيش بوي بيتن كا او بيخوشني او رازينية بلان بهوي بلين كارو كردوي خويتي إمام الشافعي قسيكي جواني هذا فرميشي ده فرميت ثلاثة تزيد في العقل مزانا ده فرميت سيشت هي أما يعني أو كسا كأو سيشتا هول بدد لخوي ده تحقيق بك أم سيشتا يعني أما أو كسا بكسكي عاقل وجيرو كسكي سوي كسكي موزون كسكي يعني بلين سنجين كسك يعني كخلق يعني هيبتي خويها لنا ودلي خلق كسك كخلق شرمي ليدك كسك وقاري هي أو سيشتا كإمام الشافعي ده فرميت مجالسة العلماء ومجالسة الصالحين وترك الكلام فيما لا يعني زانا برزان لا سيشت يكك أوي فرموي أو سيشتك أو كسب كسكي كامل كسكي جير كسكي عاقل كسكي سنجين حساب ذكري معاملة لقى كري أو سيشتا مجالسة العلماء أو كسا دائما لا شيء لقى لها مكسك دائما لخل لمجلس علماء بوشو كسود ورقري لزانيان دائما هولا ده بروشي أويك
ڕۆژانە بچیت حضوری هەبی لە مەجلیسی زانایان و مجالسة الصالحین، با ئەگەر زاناش نەبی کەسێک پیاو چاکە، کەسێک یعنی خواناسە، متقیە، خواترسە، صالحە، یعنی ئینسان کە هاتوچووی ئەوەکە کە لەگەری دادەنیشی حتمما ئەویش ئەخلاقی ئەو وەرەگری. ئەو جایەک لەو صیفەتانە بەڕێزان تەرک الکەلام مما لا یعنی، فعلا ئەو کەسەی کە تەدەخولەکە هەر لە خوتەوە ڕکت لێ دەبیتەوە، هەر لە خوتەوە واللهی ئەگەر ڕکشت لێ نەبیتەوە قیمەتی ئەو کەسە لای تو دادەبەزی. یعنی کەسایەتی خۆی لە دەسەدا، کەسایەتیەکەی لە کەدارەبی، یعنی قسە لە هەموو شتێک دەکات تەدەخل، یعنی وا هەیە لە مەجلس خۆی پێڕاناگیرێ 5 دقە 10 دقە وسکت بی بێدەنگ، یعنی دەیەوێت حەزی لێ مەجلسەکە تەسەدور بکە، حەزی لێ ئەو خەڵکە هەمووی جێلێ ڕابگری، ئەویش قسەیەک لە دوو قسە قسەتێک چیرۆکێک لە دوو چیرۆک مەجالی کەس نادا وەڵامێک بدە، قسەیەک بکە، مشارەکەیەک بکرا، بەس حەزی لێیە ئەو قسە بکە. والله ئەو کەسە لەوانەیە یعنی ئەوەی لە دەوروبەری ئەگەر قسەش نەکەن وجا لە ترسا لە مەسلحەتێکیان هەبی لە بەس واللهی لە ناخی خۆیانەوە ڕکیان لەو کەسانەیە، یان عەلەقەل ئەو کەسە قیمەتی نامینی، هەیبەتی خۆی لە دەسەدا، شخصیەت و کەرامەتی خۆی لە دەستدا لای ئەوان. محەممەد بن عەجلان یەک لە قسەکانی دەفەرمی چی ئینەما الکەلام ئەربعە، دەفەرمێت قسەکردن 4 شتە، هەر کەسێک بێوێت لە قسەکردن 4 شتە، ئەن تەذکوڕ الله، ئەگە بتەوێت ذکری خوا بکەی بەڵێ ڕامەوەستە هەر ذکر بکە قسە بکە، وتەقرأ القورآن، یان خوێندنەوەی قورآانی پیرۆز ئەمەش مفتوحە کەلامی خوایە، تتعبد بتلاوته، مجرد خوێندنەوەت خێر و ئەجر و پاداشت بۆ دەنووسی. وتسأل عن علم فتخبر به، یان مثلا تو علم وەرەگری پرسیار دەکەی دەچیە لای زانایەک پرسیار لە هەر شتێک لە دەربارەی دین، وەکو گوتمان پرسیارەکەش پرسیارێکی پێویست بی، نەک پرسیارێک بی پەیوەندی بە تووە نەبی، و علمەکە وەرەگری قەیناکە بڕۆ ڕامەوەستە فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون، فێرە دینەکەی خۆت ببە تەواوە. ئەو جا چوارەم فەرمووی ئەو تەکەلم فيما يعنيك من أمر دينك، ئەو تەکەلم فيما يعنيك من أمر دينك، فەرمووی یانیش قسەکردن لەو شتەی کە پەیوەندی بە دینەکەی تووەوە هەیە، پەیوەندی بۆیە بەڕێزان یعنی ئینسان دایمەن هەوڵ بدە لە ژیانی خۆیدا، یعنی قسەکردن، کردەوە ئەنجامدان، تەماشاکردن، ڕوویشتن، بیستن، هەموو ئەوانەی کە ئێمە باسمان کرد بپێوێت یعنی بە پێوەری شەرع، یعنی قیاس بکەم میزانی شەرع، هەر قسەیەک پێشەوەی بکەم بزانم بۆچی دەکەم لەبەر چی دەکەم، قسەکەی من تەواوە، مەجلسەکە گونجاوە، کاتەکە گونجاوە، ئەو کەسە سوودی لێ وەرەگری یان نە، ئەو جا بیکەم، ئەم کردەوەیە ئەنجام دەدەم. تەنانەت بەڕێزان نەهی لە خراپە کە ئەمە نەهی لە منکەر، ئەمە یەکێکە لە ئەرکە شەرعیەکان لەسەر شانی هەموو مسلمانێکی ایماندارە، بەڵام زاوابەتی خۆی هەیە، ناکرێ مەسەلەن بەبێ ئەوە هیچ اعتبارك بە کەیفی خۆت بچی مەسەلەن، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ من رأى منکم منکرا فلیغیره بیده، ئەگەر توانیت هەیە توانات هەیە، ئەگەر نا فبلسانی فإن لم يستطع فبلساني فإن لم يستطع فبقلبي، يعني کەواتە کە تو نەتوانی کاکە دروست نییە تەنانەت بە زمانی خۆت، ئەگە بزانی لەناو دەچی حتا بە زومان دروست نییە، لەبەرەوە حفظی نەفس یەکێکە لە ضروریاتی خەمسە، حفظی نەفسە، چۆن حفظی دین پاراستنی دین واجبە، پاراستنی نەفسیش واجبە، بۆیە فبقلبی ئەو کاتە خۆ هیچ نەبی خۆ لە ناو دڵ خۆ خەڵک نازان، لە ناو دڵ من ڕکم لەو کردەوەیە، ڕکم لەو قسەیە، ڕکم لەو کەسەیە، مەسەلەن لە پێناو خوای گەورە مەسەل ئەو شتە من نایکەم، یعنی بەڵام هەمووی بە پێوەری شەرع، بە میزانی شەرع، بۆیە ئینسان ئەگەر وا بکە حەقیقەت وەکو گوتم مەجاڵی ئەوەی نابێ ئەسڵان یعنی تەدەخل لە بڵێن ئیشی خەڵک بکە و یان کاری خەڵک بکە، بۆیە بەڕاستی ئەمە یەکێکە لەو فەرمودانەی کە پەیوەندی بە دینەوە هەیە، پەیوەندی بە ڕەوشتیشەوە هەیە، پەیوەندی بە چی؟ پەیوەندی بە ئەخلاقیشەوە هەیە، چونکە ئەو کەسە بەڕاستی ڕەوش بەرزە، ئەخلاق بەرزە، ئەوەی کە کەم قسە دەکە، ئەوەی کە تەدەخل ناکە، وجا تەدەخلەکە بە قسەبی بە کردەوەبی لەو شتەی کە پەیوەستی
پەیوەست بەو نییە باشە بۆیە ئەمە بەڕاستی ئەمە کاتمان تەواو بوو ئەمە بڵێن یەکەکە لەو فەرمودانەی کە وەکو قسەی زۆر لە زانایانمان باس کرد کە پەیوەندی بە زۆر لە بابەتەکانی ئیسلامەوە هەیە بەڵکو هەندێک لەوانە فەرموانەکە ئیسلام هەمووی لە خۆی دەگریت و ئەمە تەواوکەری ئیسلامە من حسنی ئیسلامی المەرئی هەر کەسەکە بێوێ دینەکەی خۆی جوانتر بکە بڕازێنتەوە ینی بەو ڕەوشتە بەرزە ئەویش ئەوەیە بەڕاستی کە خصوصیاتی خەڵک خۆی بپارێزی تەدەخل نەکە ئەو شتێک کە پێویستی بە خۆی بە دینەکەی بە کەس و کارەکەیەوە هەیە ئەوە قەیناکە لە حدودی خۆشی تێپەڕ نەکە ئەو کاتە دینەکەی پارێزراو دەبی کەسایەتیەکەی پارێزراو دەبی و ڕەوشت و بڵێن ئەخلاقەکەشی پارێزراو دەبی لەلایە خەڵکیش کەسێکی پەسەند دەبی خەڵکیش زیاتر ڕێزی لێ دەگرن یعنی حتا ئەگەر لەبەر سمعە و لەبەر شخصیەتی خۆشی بی مەفروزەوە بەو شێوازە هەرسو کەوت بکە ئەگەر لەبەر قیامەت و دینداری و خواترسی و ئاخیرەت و قیامەتیشی نەبی بەخوا ئەو هەر دەبی بەو شێوازە هەرسو کەوت بکە ئەگەر تەنانەت حەزی لە ئەوە بی کە لە دنیا کەسایەتی خۆشی بپارێزی ئینشاءڵڵا ئومێدەوارین کە یعنی ئەو چەند شتەی باسمان کرد کە جێی سوود بی بۆ هەموو لایەک خوای گەورە هەموو لایەک بپارێزی ئینشاءڵڵا لە بۆ بەرنامەیەکی تر خوای گەورە بەخوای گەورەتان دەسپێرم خوای گەورە هەموو لایەک بپارێزیتن و آخر دعوانا الحمد لله رب العالمين